کار و چالاکێکمان ئەنجام داوە لێرە لە زانکۆی جیهان بۆی کار و چالاکەکانی خۆمان بە خەڵک بگەێنین و هەلی کاریش بڕەخسێنین بۆ گەنجان. چۆن هەلی کاریان بۆ دەڕەخسێنن ئێوە لێرە لەم سنتەرەدا چی دەکەن؟ ئێمە لەم سنتەرە لە بەشی جوانکارین و لە بەشی عیادەین هەلی کارە ڕەخسێنین بۆ گەنجان CV وەرەگرین و وەریان نەگرین ئینشەڵڵا. بە چ پێوەرێک وەریان دەگرن دەبێت بۆنە تایبەتمەندیەکیان پێدا بێت؟ ئەبێ شەهادەی توبیان هەبێت چکە زیاتر سنتەر عایدی توبیە و بەشی عیادەشە. ئێوە هەر کار بۆنە لە جوانکاری ددان دەکەن یاخود لە جوانکاری ددان و بەشی چاو و بەشی سۆنەر و بەشی لێزەر و بەشی فیلەر و بۆتۆکسی خانمان. دادا پێم بڵێ دیارترین نەخۆشیەکانی ددانیان ئەو کەسانی دێن جوانکاری بۆ ددانیان دەکەن چییە چۆنە؟ زیاتر هۆڵ و سمایلەکەن یان ئەو کەسانی کە دانیان دێشێدن قەتە باسە بۆ حەشواکەن. بۆچی هۆڵ و سمایل دەکەن هەر ئامان دێت جوانکردنە یاخود؟ ئامانجیان جوانکردنە چکە دان بەشێکی سەرەکی فەیسە.